لە فتنەی نازی غەمزەی چاوی فەتانی خوا چی بکەم لە نێشی عەقرەبی زوڵفی پەرێشانی خوا چی بکەم لە سەفحەی ڕوومەتم یەک جێ نەما بێ زەخمی پەیکانی لە حەملەی فەوجی ڕووسی تیری موژگانی خوا چی بکەم بە زوڵفی سوبحی ڕووی پۆشی کە قیبلەی ئەهلی ئیمانە لە جەمعی سوبح و شام و کوفر و ئیمانی خوا چی بکەم وەکو بارامی گۆڕە تورکی چاوی بۆ نیشانەی دڵ لە خۆش لێدان و پڕپێکانی پەیکانی خوا چی بکەم لە شەودا ماهی ڕووی دەرکەوت و زوو هەڵهات و نەمزانی لە بێمهری ڕوخی وەک ماهی تابانی خوا چی بکەم ئەگەر چی شێوەی شیرینی جەزبی دڵ دەکا هەردەم لە حرفی تاڵی لێوی شەکەرەفشانی خوا چی بکەم هەتاکو هەڵنەکا بۆ ڕەفعی زوڵمەت شەو چرای کوڵمی لە ڕەمزی خاڵی شین و لعلی خەندانی خوا چی بکەم لەسەر سینەی بە ئاهی من شکات چینی سەری زوڵفی لە پەرژینی شکاوی باغی سێوانی خوا چی بکەم لە دوکانی خەیاڵمدا نەما جنسی غەزەل ئەمڕۆ لە بۆ فەرشی سەریری تەختی ئەیوانی خوا چی بکەم نەخۆشم بێ نەباتی لێوی من مشکل نەجاتم بێ لە بۆ ماچی وەکو دەرمانی لوقمانی خوا چی بکەم لە شۆڕشدایە مرغی دڵ بە ئومێدی نەسیمی گوڵ لە بۆ عەتری غوباری چاکی دامانی خوا چی بکەم دەمێ بۆ من نەبوو سەیری کەناری گوڵشەنی وەسڵی لە بێڕەحمی ڕەقیب و جەوری دەربانی خوا چی بکەم ویساڵی بۆ ڕەقیب و دەردی هیجرانی بەناریدا لە ڕەسمی بێوەفایی و عەهد و پەیمانی خوا چی بکەم